دیاردەیەم جارەمان لەسەر داوای کۆمەڵێکی زۆر لە خەڵک لە کوردستان ئەم بەرنامەیەمان دروست کرد کە ئەم دیاردەی ئێمە باسیەکەین بازاری ئۆنلاین یان بە زمانی هەندێک لە هاوڵاتیان ئەو بازاڕی کە پارەیەک پێشەچیت و دوجار ئەچیتە ناو بزنسێکی گەورەوە بە وتەی کۆمپانیاکان ئەتوانم بڵێم چەند هەزار کەسێک لە ڕی سۆشیال میدیای کوردستان 24 و پەیجەکەی خۆمەوە بەیان نووسیم کە بەشێکی هەرە زۆریان ئەتوانم بڵێم بە قسەی خۆیان بە قوربانی ئەم کۆمپانیای ئەزانن و لە ناویشیانە چەند کەسێک هەیە کە بە پێچەوانەوە وەکو کەسێکی بەختەوەر و خاوەنداهات خۆیان نمایشەکەن. هەڵبەتە ئەو کۆمپانیا لە بەرۆی ئێمە بۆیە ناوی هێنی لە بەرنامەکە لە بەرۆی کە یەک لەو کۆمپانیانی کە چەند کۆمپانیایکی بچووکی تر هەیە بەڵام گەورەترین کۆمپانیایان کۆمپانیای کیونێتە کە لە کوردستانە نزیکی 8,000 بەشداربووی هەیە بەشداربووەکانی ئیتر لە $100 و هەندێک جار کەمترەوە بۆ سەرەوە هەیەیانەکە هەتا $2,000 ئەچێ کە بەپێی ئەو داتای ئێمە کردومانە نزیکی $2 ملیۆن لە خەڵک وەرگرتووە لە بەرامبەریشە ڕوون نییە بە قسەی هەندێک لەو خەڵکانی کە بە ئێمان وتووە ڕوون نییە داهاتەکەی ئەمان بەرەو کوێ چووە و قازانجەکەیان لەکوێیە. بە خۆشحاڵیەوە بە میوانناری نەوزاد شێخ کامیل سەرۆکی لقی سلەیمانی سندیکای ئابووریناسانی کوردستان بەخێر بێ عەزیزەتی کێشە زۆر بەخێر بێ. عەبدوڕەحمان هیشام لیدەر لە کۆمپانیای کیونێت جەنابی شێ بەخێر بێ. ئەمڕۆ پێم وابێ زۆرترین قسەکان ڕوبەڕووی تۆ بێتەوە وەکو بەرنامەش من هەمیشە ینی ئامانجی بەرنامەکەم ئەوەیە کە دوای ئەم کاتژمێرە شتێکی ڕوون بین بە بینەرەکانمان بابزانین ئەسڵ و فەسلی ئەو ناڕەزایی هەندێک لەو بەشداربوانی ئێوە هەتانە چییە؟ ئایا خۆیانن یان بە قسەی خۆیان ئێوە فێڵتان لێ کردو بە قسەی ئەوان بەخێر بێ دووبارە. بەیان مەهدی پارێزەر جەنابیشە بەخێر بێ عەزیزەتی کێشە هیوادارم لە ڕووی یاساییەوە بە وردی دەستپەی دەسەرم دیاردەیە و پێشما بێ جەنابیشت چەند کەیسێکت لایە کە ینی ئەو خەڵکانی کە بەشداریان کردو کەیسەکانیان لای جەنابدا جەنابیشە بەخێر بێ هیوادارم هاوڕێیانە ئاوا سێ چوار قۆڵی باسێکی ئەم دیاردەیە بکەین دوور لە مجامەلە و دوور لە بۆک خۆی هاتوین حقیقەتەکان بخەین دەست خۆش. ڕێبوار حسێن جەنابیشە بەخێر بێ هەمووەک هاوڵاتیەک بەشداری لەگەڵمانە و هەمووەک بەشداربوویەک لە کۆمپانیای کیونێ دێژەشی لەو نزیکەی 8,000 کەسی کە بەشداربووی لەگەڵمانە و بە خۆشحاڵیەوە دکتۆر عیرفان ڕەشید وەکو مامۆسای ئاینی کە پۆستەکەی وتەبێژی ئەنجومەنی باڵای یەکێتی زانایانی ئیسلامیە جەنابیش ئەرکەی کێشا و سوپاس دەکەم کە بەشداری لەگەڵمانە بە پرسیارێک گەورەمانەکەیت و سوپاس دەکەین. بەر لەوەی قسە بکەین با پاکەجێکی 2 دقەیمان ئامادە کردو لەسەر ئەو فۆرمە گشتی کە ئێستا کیونێت هەم لە کوردستانە و هەم لە دەرەوە هاوشێوەکانی کیونێت هەیە با بینەربینویتر قساکەین. ماوەی چەند ساڵێکە چەندین کۆمپانیای ئۆنلاینی نێتوۆرک لە هەرێمی کوردستان دروست بوونە. بەشێک لەم کۆمپانیانە جیهانین و لەلایەن چەند کۆمپانیایکی ناوخۆیی پشتگیری دەکرێن. هەر کۆمپانیا و بە جۆرێک بانگەشە بۆ کارەکانیان دەکەن چ بە شێوی بازرگانی تۆڕ بێت یاخود هەڕەمی. لەم ماوەیەدا چەندین هاوڵاتی بە پشک بەشداریان لەم کۆمپانیانە کردووە و ڕوبەڕووی فریودانی گەورە بوونەتەوە. گەورەترین کۆمپانیا کیونێتە کە لە کوردستان بەربڵاوە بەڵام لە چەندین وڵات وەکو بازرگانی ساختە و فرتوفێڵ ناسێنراوە و قەدەغە کراوە. لە هەرێمی کوردستان تا ئێستا زیاتر لە 7,500 کەس بوونەتە ئەندامی ئەم کۆمپانیایە. بۆ ئەندامبوون لە کۆمپانیایکی لەم چەشنە پێویستە زیاتر لە $200 کاڵا بکڕین. بەم پێش بێت تا ئێستا ئەندامانی کۆمپانیای کیونێت زیاتر لە $1,500,000 داوە بەو کۆمپانیایە. لە ڕێکەوتی 30 نیسانی ئەم ساڵدا ئەنجومەنی باڵای فەتوا لە یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان ئەم جۆرە بازرگانیان حرام کرد کە بە بازرگانی هەڕەمی ناسراوە. ئەمە یەکەم جار نییە ئەنجومەنی باڵای فەتوای یەکێتی زانایان فەتوای لەم چەشنە ڕابگەێنن بەڵکو پێشووتریش حرامیان کردبوو بەڵام کاریگەری ئۆتۆیان نەبووە لەسەر ئەو کۆمپانیانەی کاری بازرگانی هەڕەمی دەکەن بگرا ڕۆژ بە ڕۆژ کارەکانیان فراوانتر دەبن و کەسانی زۆر زەرەرمەند دەبن و چەند کەسێکیش سوودمەند. کاک عەبدوڕەحمان
بە کورتی جوابم بەرەوە چکە پلانم بوو آخر کەس بێمە لای تۆ بۆی کە گوێ لە هەمویان بگرین جاوکو کۆمپانیا بێمە لای تۆ بۆچی بەشێکی زۆری لەو خەڵکانی کە پەیوەندیشان بە منەوە کردووە بەشێکی ژۆی کە لە پاکێجەکە بینیمان زۆرینەکە خۆی بە قوربانی ئەزانێ بۆچی ئەو ینی ئەگەر واژنین بۆچی ئەو تەسەورەتان دروست کردووە لای بەشدار بۆکانتان زۆر باشە دەست خۆش بێ کاک دەروون من سەرەتا پێم خۆشە سوپاسە بکەم کە بە یەکێک لە کۆمپانیا گەورەکان ناوت بردین و بەڕاستی ئەو شتە بەو شێوازەیە کیونێت یەکێکە لە گەورەترین کۆمپانیەکانی نێتوەرک مارکێتین ئێستا لە کوردستانە بەڵێ و لە جیهانیشا 21 ساڵە خزمەتی هەیە زیاتر لە 21 میلیۆن بەشداربووی هەیە لەسەر تاسەری جیهانە بەبێ جیاوازی ئەوەی کە گرنگە لێرە ئێمە ڕوونی بکەینەوە ئاماژەی پێ بکەین چەند پۆینتێکە کە لە راپۆرتەکەیە من حەزمەکرد راپۆرتێک بێ زانیاریەکانی تەواو دروست بووایە بەڵام هەنێک ناتەندروستی تایە پێم خۆشە ڕاستی بکەمەوە یەکێک لەوانە بۆ نمونە بەشدار بوو کە لە کیونێ تا بەشداریە بێ بە بڕی $200 بەشداری نابێ بڕەکە زیاترە و لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر و بە سیستەمی ئیشکردنەکە ئەگۆڕێ باشە هەڵبەتە ئێمە وتومانە لە $200 دەست پێکات لە $200 دەست پێکات ئێمە بۆی کە ینی هەرزانترین داتا بین بە خەڵک زۆر من هاوڕێی خۆم هەیە کە بۆی نووسیم خەڵکەیە کە بۆی نووسیم $1800 مثلا $2000 لە کوردستانە ئێمە نیمانە ئێمە دیاردەکە لە کوردستانە هەیە و باسی کوردستان ئێمە لە کوردستانە نیمانە بە $200 بەشداری بکە ئەوەی کە هەیە لە ئێسایە لە بڕی $1700ەوە تا 2200 بۆ زیاتریش ئەکرێ باشانی ئەم نزیکەی 8000 بەشدار بۆتان هەمووی لەو ڕێنجەیە لەو ڕێنجەیە بەشداری کردووە و ئەوەی کە گرنگە من ئاماژەی پێ بکەم مەوزۆی نێتوەرک مارکێتین مەوزۆیەکە بۆیە ئێمە لە کوردستانە ئێستا دانیشتوین باسی ئەمە ئەەکەین و بووە بە دیاردە کاتێککە کیونێت 500 ئەندام بوو 300 ئەندام بوو دیاردەیەک نەبوو گرنگ نەبوو بەڵام ئەمڕۆ هەیە بۆیە بەرنمەیەکی تایبەتی لەسەر ئەمە پۆینتێکی زۆر بۆچی ئەو وێنەیەتان پیشانەوە بەشێکی زۆری لە بەشداربووەکانتان خۆیان بە قوربانی ئەزانن نەک بەشدار ئەوەشت بۆ ڕوونەکەمەوە بەشدار بوون بۆ ئەوەی کە وازەح بێ لە لای ئێوە کەسێک ئەتوانێت بەشداری بکات لە کیونێتە کە تەمەنی لە سەروی 18 ساڵەوە بێ و بەپێی یاسا کەسێکی کامڵ بێ کەسێک بێ وعی تەواوی هەبێ و بەشداریکردن لە کیونێتە ئەوە نییە کەسێک تەنها بێت و بە ڕۆژێک بە سەعاتێک ئیشەکەی بۆ باز بکرێ و یەکسەر قەرار بە بەڵکو بە پێچەوانەوە ئێمە ئەو کەسانی کە دێنەوێ ڕۆژێکدا ئەنرێ کە ئەم کەسە کارەکەی بۆ باسەکرێ بزنسەکەی بۆ پێشنیازەکرێ و دوای ئەوە ئەگەر قەرارێکی زۆر بیان نووسیم کارەساتەکە ئەو ڕۆژە دەست پێەکە ئەڵێ ماشەڵاتان لێبێ زمانێکی زۆر باشی مارکێتینتان هەیە یعنی بەشێک لەو خەڵکە بۆی نووسیوم یعنی ئیتر ئەو ڕۆژە ئەگەر بەسەر تاتێ نەپەڕێت تووشێ و زەرەرە نابێت وەکو زەرەر ناویە بن بەشێکیان وەکو زەرەر بەعکسەوە ئێمە کۆمەڵە کەسانێکمانەیە من خۆم وای ڕابینم ئەو ڕۆژە بە باشترین ڕۆژی ژیانی خۆمی وەسفەکەم کە باشترین قەرارم تایەوە ئەمە ئەکەوێتەوە سەر کەسەکان ئایا ئەو ڕۆژە بۆ ئەو کەسە ڕۆژێکی شوم و ناخۆش و خراپە یان ڕۆژێکە بەو شێوازە جایەک ئەلێرا بم بۆ سەر بە ئەو پرسیارە لە کاگرێبار تۆ عەبدوڕەحمان ئەڵێ ئەو ڕۆژەی تر ئەو ڕۆژەی ڕۆژی بەختەوەری ژیانتە و بە ڕۆژێکی زۆر خۆش و دەستپێکێکی زۆر معقولی ژیانە دەست پێکات بۆ تۆ وابوو کە بەشدار بووی کاگە دەروونجان لەگەڵ ڕێزمە تەڵان ئێمە کە بەشداریمان کرد بڵێن وەکو ئەندام نیم لەوێ باشە من خۆم کە لە جۆرە هینێگەیە مامەڵەیەک لەوەیکەن پرێزنت و فۆڵۆی پێڵێن باشە پرێزنت و فۆڵۆ جەنابیان نەزان چۆنە ئێمە ئەو پرێزنت و فۆڵۆی خۆم مەوجود بوومتیایە کە وەک مەوجود بوومتیایەتە کە چوونە ئۆسپیسەکانیانەوە سیرم کرد ئەو گەنجانی لەوێن هاوتەمەنی من نین بڕیارم ما کچێکم بنێرمە ئەوێ باشە کچێکم هاوتەمەنی خۆیان بوو لەگەڵ یەک دوو کچی تریشا لێوە بوون و ئەم شتانە دوای ئەوەی کە پرێزنت و فۆڵۆ ئەم شتانەکردن ئێمە چەندەها ڕێگا کە لەو ئەندامانی بەڕێزیانم پرسیوە تەڵەن من بە خزمەتی ئەمان نەگەشتم کۆمەڵێکی کەن لە ئۆفیسی هاچی ڕێگایە لێم بەستۆتەوانێ لە ئاخر قەراریانە کەوتووە کەسکاڵامان لەسەر تۆمار کردووە لەگەڵ یینی کە دادەبیانیش مەحامیمانە ئاخر دوو جار هاتۆتە ماڵەکەی من وتوی ئاخر قەراری ئەوە دوای ئەوەی کە پرێزنت و فۆڵۆ ئەو بەڕێزانە خۆیان نەزان چۆنە خۆشم ئەزانم چۆنە کە کراوە ئاخر شت وتی ئەگەر لە ماوەی 3 مانگە ئەم پارەیە ئێمە تەڵەن بە 15 وەرەقە بەشداریمان کرد وتی ئەگەر لە ماوەی 3 مانگ کەمتر ئەم پارەیە دەست نەکەوتەوە بە زیاوە
من سیارە ئەڵێ چی ئەڵێ مستعیدم کە ئەو پارەوە بۆ بجەڕمەوە هەموو بەڵێنەکانیان درۆ دەرچوو ئەمە یەک دووەمینی کە من زانی وردەوردە بەرەو ئەم هەڵدێر چوون و ئەم شتانە محاوەلەی ئەوەم کرد لە نزیکەوە وردەوردە پارەکەی خۆم وەرگرمەوە لیدەرەکانیانم تێگەیان کۆمەڵێ زەلامیانم تێگەیان من بۆ معلوم بوو کە شتا ئەسڵ و ئەساسی نییە بەڵێ باشە تۆ چەندێکە بەشداریت کردووە ساڵ زیایە باشە با بڵین کچەکەت مناڵەکەت چەندێکە ساڵێکە کەمتر زیاتر لەو 15ڕقەی کەوتە هیچی قازان یاک دینار بگرە کاک دەروون کە پێشم وتن کە زانیم شتەکە بەرەو هەڵدێرەوە ئەم شتانە من ویستم بەرە شێوەیەک لە شێوەکان نەگاتە قانون و یاساوتم کاکە تۆ واو بە من وتووە تۆ توتە سیارەکە بۆ فرۆشم ئەگەری فەرم و من پارەکەشم قەرز کردووە چون قەرزم کردووە لەسەر وعدی ئەو دوو برادری کە هاتم نەماڵمان نوێنەری کۆمپانیا بوون کاتەڵێ بەڵێ لەوێن ئێستش لە یازار لەوێن باش جا گوێ لە برای خۆ بگرە ئەگەر ڕخسەتم باقسەکانی تاوکە باش جارێکم ئەگەر ڕخسەتم بی ئەگەر با قسەکانی من ئاخر مەوعید کە پێمان وتم کاکە ئێمە ئەم پارەیە قەرز ئەەکەین ئەگەر وانە با بەشدار نەبین ئەگەر ئەشکالێکی تایە با ئێمە بەشدار نەبین ئێمە کوڕی فەقیری ئێمە هاتوین ئیسپادەیە بکەین نەک زەرەر ئەوە بوو بۆ ئاقاریان نابردین ئەو شخصانە طبعاً باش یەک ڕوونکردنەوەی دەستخۆش یەک ڕوونکردنەوەی زۆر بچووک پێویستە جیاوازی بکرێت لە نێوان بەشداربوو لەگەڵ شەریکەیە بۆ نمونە کاک دەروون جەنابێت ئەمڕۆ نوێنەرایەتی کەناڵێکەکەی کە ناوی کەی 24 ڕاستە ئەگەر جەنابە ئەو نوێنەرایەتیە بە خراپ بەکار بهێنی تاوانی کەی 24تیان نییە ئەمە شتێکە کەسێک کە لە دەرەوەی لە ناو ئەم بزنسایەت لە دەرەوەی ڕێساکان و یاساکان کە لە هەموو شوێنێک واردەوەشتە بێت بە خراپی ئەوەیە کە ئەمان ئالاساس ڕفتیان بە شەریکەی ینی با بڵین بە بەشادەماری شەریکەکەەوە نەکردو ڕفتیان بە خەڵکەکانی خوارەوە نانە سەیریکە ئەو کەسەی کە ئەم شتانی کە کاکڕێبوارێڵێ لەگەڵیان لەوەچێ ڕوویابێ ئەو شتە لەوە چێوا بوو بێ بەڵام تاوانی شەریکە نییە کاتێک کەسێکێت نوێنەرایەتێکی خراپەکە بۆ شەریکە ئەم پوینتە لێرە ئەبێ ڕوون بێ ئایا شەریکە خۆی لێرە یەک شتەیە زۆر بە ساحێبی دەستخۆش ئەو باسی پارەی کرد شەریکە زۆر ئاسایی لە هەموو وڵاتەکان بە یەک سیستەمی شەکاکاک دەروون ئەڵێ جەنابیەی بای 3000 BV کاڵاکڕی BV ئۆملەیەکە دراوێکە کە شەریکە بەکارێنێ هەر کەسێک 3000 لە لای ڕاستی بفرۆشێ واتە کاڵایەکی تر 3000 لە لای چەپی بفرۆشێ پارە وەرەگرێ ئەگەر کچەکەی ئەم بەڕێزە 3000 لە لای چەپی فرۆشتووە و 3000 لە لای ڕاستی فرۆشتووە ئەوە بەڕاستی ئەگەر وەری نەگەشتووە ئەوەیە قسەکە بە کورتی پێم بڵێ من خوشکەزام هەیە هەردوو لایەکەی ڕۆشتووە دوای ئەوەش حەزەکەن ئێستا بۆتان هێنمە سەرخەت باش هەردوو لایەکەی ڕۆشتووە دوای ئەوە گەڕیان پێکردو توانە بچۆ برادەرە عاجزکە کەسە نزیکەکانی عاجزکە لوتیان لێ بکە بۆی بێنە ئەم ناسەیریکە ئەمە واقع ئەمنەوە باش ئەو جۆرە بازرگانی ئەم جۆرە بازرگانیە باش ئەم جۆرە بازرگانی کە مەسەلەن کەسێک بووین و سوم توخوا کاک دەروون ینی تکایە ئەم قسێم بگەین ینی من حەزەکەم کامێراکەمی خۆین بێ بۆی کە ڕێ قسەکەی بگێنم ینی ئەم جۆرە بازرگانیە ڕەوایە ینی کابرا هاتووەڵێ سعاتێکم کڕیوە سعاتەکەم بایی 20,000 لە بازاری ڕەشە بەڵام 1700 دلار لەسەر من ماڵە یعنی ئەم جۆرە بازرگانیە ئەم جۆرە لە بازرگانی ئۆنلاینە کە لە کوردستان ناکرێ و لە جیانی شاوەکو شارەزایەکی ئابووری پێ تەندروستە سواز بۆم دەرفەتە سواز بۆ میوانانی ئازیز دیارە هەموو حاڵەتی ئەو هەندێک دیاردە هەیە لە کوردستان بە تایبەتی دیاردەی ئەم بازرگانیکردنە بەندرا و بتکوێن و کۆمەڵێ لەم دراوێت ترازانەی کە پەیدا بوون لە بازارەکاندا ئێستا بەڕاستی حەقی هەڵوێستەکردنی لەسەر هەیە وەکو ئابوورناسان ڕێئیمان وایە ئەمەکە ئەمانە هەموو ئەم حاڵەتانەی کە دروزەویا بن بە دیاردە لایەنی باشی و خراپی هەیە لایەنە باشەکانی ئەوەیە کە جۆر ئەم دراوەی کە ئێستا بەکاردێ لەلایەن کۆمەڵە لە خەڵکانەوەی ئەو پارانەی لە ماڵەوە خەوتون هەندێک جار دەچن قەرز دەکەن خەڵک دەچێت دەیباتە ئەوێ لەوێ بەکارێ دێنە لە بەرامبەر ئەوە کاڵایەک دەکرێ و چاوەڕێ دەکات دەوڵەمەند بێ ئەمانە لە ڕووی ئابووریەوە دەکرێت بڵێن مەمە بەگەڕخستنی پارەیە بەڵام بە شێوازێکی نەئابووریانە
ناوریانە بەوەی کە وعیکی اقتصادی لەسەر نییە بە ئاراستەیە کە بتوانێت ئەم پارێک کە بەکاری هێناوە داهاتی زیاتری پێبدرێت ئەو بۆ ئاراستەی ڕۆشتووە ئەوانەی ئەوان ئەو برادرانێک کە لێرە پرزنتی بکەن و فۆڵۆی ئەچنن بەرنامەکەەوە تەرجیعی دەکەن کە بێت پارەکەی بخاتەوێ بەو ئومێدەی کە پارەی دەستکەوێت و بێ یەکێ لە لیدەرەکان و کاک عەبدوڕەحمان باسی کرد و داهاتێکی باشی دەستکەوێت و دەوڵەمەند بێ بەڵام لە ئێستادا لە کوردستاندا لەبەر ئەوەی وعیکی اقتصادی نییە خەڵکی ئێمە وەکو پێویست لەم بازارە تێنەگەیشتووە لەم دراوە افترازێ تێنەگەیشتووە لەبەر ئەوە زۆر بە سادەیی زۆر چونکو لەبەرەوە ئومێدی هەیە کە دەوڵەمەند بێ ئومێدی هەیە زوو دەوڵەمەند بێ ناچارە ئەو پارەیە کە کۆی کردو لە ماڵەوە بڕوا بخاتە ناو پرۆسەیەکی ئاواوە کە چارە نووسی دیار نییە لێرەدا ئەم شێوازە تەعاملکردنە لە پارە لە ڕووی باشە خەتاکە ئەوی کە لە کوردستان ئاگوزارێ هەڵبەتە جەنابەت ئاگاداری ئەوی کە لە کوردستان ئاگەرێ خەتاکە بەشدار بۆکانە یان کۆمپانیاکەی قوربان هەردووکیانەکەم وتمان وعی اقتصادی نیە لەن خەڵکەوە بەوەی کە ئەم پارەیە چۆن بەکاربێنێ لە بازاردا بۆی داهاتی دەستکەوێ باشمیشان کۆسی بچکۆلە کە تۆ 1500 وەرەقەکەتدا عقدێکی نووسراوت هەیە کە ئەو برادرانی لەوێ کە پیان وتی ئەگەر لە ماوەی 3 مانگان نەدەینەوە سارەکە و بۆ فرۆشم وتی چۆن بڵێن کاک دەروون هات بۆ ماڵەوە دوو برادر بوون وتی حەزەکەی عقدی کاتب عەدلە بۆ ئەەکەین سەوتەکەشیان یعنی سەوتی لە مۆبایلا هەیە یعنی سەوتمان هەیە تەنانە یعنی من هات بۆ ماڵەکەم ڕێزم لێگرت طبعاً هەشتێک بێ گەر هەشتێک بێ ڕێزی خۆ بگری لە ماڵتایە وتم مادەم ئێوە جێی سیقەن پێویست ناکە باشانی عقدی نووسراو نەبوو نەخێر ئەوەی چێکە لە خەڵەتەکە ڕاستە با من یەک ڕوونکردنەوە بکەم گرێبەستێک هەیە لە نێوان بەشدار بوو لەگەڵ کۆمپانیایە ئەوە هەموو بەشدار بوویە کە بەشداریەکە گرێبەستی ئەویش هەیەی چۆن قانونی نەمۆرێکی پێوەیە نە هیچ شتێکی مۆری کۆمپانیاشی پێوەیە ڕێک من تۆم جێشتووە لە شوێنێکا بۆم گرنگە بۆیە ئەو ئەقدانی کە هەیەە بەیان خان یاساین ئوستاز پێشەوەی ئێمە باز لەسەر عقدەکە بکەین بینە سەر ئەوەی کە جۆری مامەڵک ڕاکێشانی ئەم خەڵکە کە ئەم بەشداربووانەی ناو کۆمپانیاکە ڕایانەکەشن تەوان ئەو کەسێک کە بەشدار بووە لەو کۆمپانیا خودی خۆی قوربانیە یەت هەوڵەیە لەبەرەوەی تەعویزی خەسارەتەکەی خۆی باتەوانێ بۆ پارەی کە داوێتی بەرامبەر بە کاڵایەکە لە بازارە وەک جەنابەت فەرموود 10,000 ناکە هەوڵەدا ئەمە ئەو سەعاتەیە کە لە کۆمپانیای کیونێت ئەفرۆشرێ بە $700 هاوشێوەی ئەمە ملوانکە هەیە ئەفرۆشرێ بە $700 و بە $1000 ملوانکەی ئەڵێ ئەمە مغناطیزیە ئارامت ئەکاتەوانێ منەمێ بزانم ملوانکەیەک چۆن ئارام دەکاتەوە خۆڵۆسی گەیرانی بەسەریان نەخردووە ئەمە ئەو سەعاتانەیە کوا کامێراقی خۆم کامێرایەک ئەمە ئەو سەعاتانەیە کە بە $700 ئەفرۆشرێ لە کۆمپانیای چیونێت ئەم سەعاتە خۆی بەچەنە با من بە کۆمپانیاکە لێرا پرسیارێ زۆر گرنگە بیکەم کاک دەروون هەم لە بەڕێزیشە و هەم لە کاگنەوزاد و هەم لە بەیانخانیش پێم خۆشە بپرسم پێشەوەی هاتوونەتە ئەم بەرنامە ئایا هاتوون لە نزیکەوە تەنها بۆ تێگەشتنی خۆیان پریزێن بکرێن و ئەو پرسیارانەی کە لە دڵیانە هەیە بیکەن لەسەر بازرگانیەکە وەکو پارێزەرێک بە دڵنیاییەوە پێم خۆشە لە کوێ پریزێنتە بۆ کرا من لێرە یەک پوینتەیە کاک دەروون مهمە لێرە ئاماژەی پێ بکەم زۆر کارەساتە تۆ بێ قسە لەسەر شتێک بکەی کە شارەزایی و نەبێ لەسەری و چۆن ئەتوانی تۆ شارەزایی لەو بوارا پێیاکەی هەم جەنابە وەکو پێشکەشکار کە ڕەنگە ئەمیان بۆ تۆ ضرورتر نەبێ بێت سەیرێکی سیستەمی کۆمپانیا بکەی زەین چۆن ئیشەکە ئەمە پوینتێک جا من لێرە یەک پرسیاریتر لە بەیانخانەکەم ئەم سەعاتەی کە ئەمڕۆ جەنابە هێناوتە پێم خۆشە پێم بڵێ ئایا مواسەفاتەکانی ئەم سەعاتە جەنابە خوێندووتەتەوە یانە چونکە ئێمە لێرە یەک نمونە هەیە من سەیرکە با من یەک شتە پێ بڵێم لێرە یەک شتەیە با ڕاستی کەینەوە ئەم سەعاتە بە هەر چەندێ پارە بێ کە شایەنێتی و کۆمپانیای کیونێت لەگەڵ AQS واتە ئەمریکان کوالتی ستاندارد گرێبەستێکی هەیە بۆ هەموو ئەو کاڵایانی کە هەیەی بۆ دوو مەبەست یەکەمیان پرایسین دووەمیان براندین بۆی هەم براندی پێ بدرێ یەک دەقەتخوا هەم نرخیش جا لێرە یەک پوینت هەیە هەر چەندێک گران بێ شەریکە ئەڵێ جەنابە ئەم سەعاتە ئەکڕی بە $2,000 کڕی بە $3,000 کڕی بە $500 کڕی ئەڵێ هەتاوەکو ماوەی 7 ڕۆژیش کە لە گرێبەستەکە شاتیایەتی ئەگەر جەنابە لەگەڵ ئەم بزنسەیان نەبووی و ڕازی نەبووی و نەگونجال لەگەڵ جەنابتا و خۆت
وا نبینی کە بەرەو پێشەچی ئەتوانی بیگەڕێنیتەوە شەریکە بە هەمان پارە لێ تەکرێتەوە ئەمە پوینتە یەک پوینتیش بۆ کاگرێبوار نمونەی سەرکەوتن کاک دەروونکە نمونەی سەرکەوتن لە هەموو بزنس و شوێنێک ئەم شتە واردە ئێمە چەنەها ڕاگەیان کارمانەیە چەنەها پارێزەرمانەیە لە کۆمەلگا قەرار نییە هەمووی لەو بوارەیە سەرکەوتوو بێ و ئەم ئیشەش وەکو هەموو ئیشێکی تری سروشتی کاک دەروون کۆمەڵە کەسانێک هەیە ناتوانن سەرکەوتوو بن کۆمەڵە کەسانێک هەیە سەرکەوتوو پێم خۆشە یەک کۆرنایەتە بازار باش پرسیارەکە شەریکە خۆی بە هەمان پارە لێت بکڕێتەوە بۆی بێتە بازار ئەمە یەک دوو آخر تۆ دەڵی دوای حەوڕۆژ ئێمە لە دوای هەموو شەرتێک هەموو کڕین و فرۆشتنێک چ کڕین و فرۆشتنێکەیە بڵێ دوای حەوڕۆژ بۆ بێنەوە لێ عیبرەت لەوەیانی ئێستا ئەم سەعاتە جارێک هەر ماسەفاتەکەی نازانی قسەی لەسەرەکەی مثلا من سارەیەکی مارسیدس یا BMW کڕم خۆ من چوزانم مواسەفاتی ناو ئەمەی مارکەکە ئەبێ بە سیارێک باشترین جۆری سازگار ئەمە خۆی بۆ خۆی نرخەکە خۆی ئەمە لەولا هیچ کە جەریمەیەکە لە قانون جەریمە ناوە پێی یاسای مەدەنی ئەمە خۆی بۆ خۆی غوبنێکەکە کاڵایەکیان بۆ سعرە پێفرۆشراوە ئەمە بخەرە ئەولا ئەو کەسەی کە هێڵە باقسەکەم بێ زەحمەت ئەو کەسەی کە بێ زەحمەت با قسەکەم کەم ئەو کەسی من حەقی کاڵاکەم نییە من حەقی چیم هەیە ئوستاز حەقی ئەوم هەیە ئەم بەشدار بووە کە ئەچێتە داخلی ئەم پرۆسەیە ئەبێت عیبرەت لەم شتیانە ئەیکڕێ ئەو ئەمە بە هەر چەنێ بێ ئەیکڕێ بۆی داخلی ئەو نیزامە بێ بەهدەفی چی؟ بەهدەفیەوەی دەوڵەمەند ببێ باش من قسەم لەسەرەوە نییە ئەم شەریکەیە خۆی ئەسڵی ئەم شەریکەی ئایا هەر ئەوە نیزامەکەیانە خەڵک چاواشەکەن فێڵ لە خەڵکن یاخود ئەو بەشداربووانەی کە داخڵ ئەبن ئەیانەوێ خەڵکی دوای خۆیان بکەنە قوربانی بووی تەعویزی ئەو خەسارەتیان بنەوانێکە پێشتر کردویانە جا مشکلەکە لێرەیە ئەمان کۆمپانیاکە ئەگەر نظامێکی یاساییان هەیە خۆیان چۆن بۆ خۆیان دایان ناودایان ڕشت و ئەگەر نشاتێکی تیجاریانەیە کێشەکە لە بەشداربووەکانەکەن بە فێڵ و چاواشەکاری و تەدلیس و تەدلیس خەڵکەکە ڕائەکێشن بۆ خۆیان پێیان ئەڵێن بەڵێ بەڵگەم ئەی چۆن کەی سیاساییمان لە ئێمە لە خۆمانەوە قسە ناکەین ئێمە لە یاسایە هیچ تێ ناتوانین بەبێ بەڵگە بکەین ئێمە کە کەیسێکمان داخلی دادگا کردو هەڵبەت بەڵگەمانەیە ئێمە سێریکە ئەگەر 8,000 کەس لەو 8,000 کەسە ئەگەر 7,000 کەسی قوربانی دەستی ئەم کۆمپانیایە نەبوو ئیتری کۆمپانیاکە بە یا خودی بەشدار بۆکان خۆیان بێ ئەو کاتە قسەی تری لەسەرە بەڵام لەم 8,000 کەسە 7,000 کەسی قوربانیە کە بەشدار تۆ هاوڕێتی قازانجی بە پێوەری ئەوەی کە دەوڵەمەند نەبووە ئێوە بە هەدەفی دەوڵەمەند بوون ڕایەنەکێشن بۆ چەند کەیستان بردوێتەوە باش کاگرێبار هاوڕێت هەیە تۆ قازانجی کردبێ نەخێر ئەوەی من بیناسم هەمووی زەرمەند چەند کەسە ناسی تقریبا ئەوە ئەو خوشکەزایەمە وایە ئەوەی ئەم کوڕە ئەمە هەر نەخوێنەوارە جاری ئەمانەوەتێ هەر خوێنەواری ئەسڵەن هەر نییە ئێمە نەخوێنەوارمانەیە هەفتەی $5,000 وەرەگرێک وڵا کاک دەروون سەیریکە من ینی سروشتی بەرنامەکەم وایە دوا بە دوای بەرنامەکە و کوتیمی بەرنامەکە بە دوواداچوون بۆ ئەم کەیسە ئەگەر لە کۆتاییە ئەم کەیسە کەیسێکی نایاسایی بوو کەیسێک بوو کە زۆرینەی قوربانی بوو وەک کەمترین قازانج بوو ئەبێ حکومەت یاریمی کوردستان خۆ نەپارەوەنە زۆر نییە لە وڵاتاتە چەند کۆمپانیای ئاوا بەهدەری با واگەر بە پێچوانەشەوە کۆمپانیایە کە سوودبەخشە و خەڵک قازانجیتیاکە با هەمومان پشتگیری کاتی زۆر کرد لە بەڵامەکان مەمانەوێت ئەمە لایەنە ئابوووریەکە لە ڕووی ئەم هەروەکوتم هەموو ئەم حاڵەتێکی لەو بابەتە لایەنی باشیە و لایەنی خراپیە لایەنە باشەکەی چیە ئەم پرۆسەیە کە ئێستا لە کوردستانە سەرەتاکەی دەستی پێکردەوە بەداخەوە بەم شێوەیە دەستی پێکردووە یەکەم بەعام پارەکە پارێزراوە چونکە تۆ ئەو پارەیە ئیفترازیە پارەکە وەردەگری دەڕوات ئیتر شێوازی تعاملکردنی مەسەلا هەڵگرتن ئەگەر تۆ بڕێ پارەی زۆر هەبێ $1,000,000 هەبێ ڕەنگە گواستنەوەی قورس بێ بەڵام بەم شێوازە گواستنەوەی پارەکەت بۆ شوێنێکەوە بۆ شوێنێکە ئاسان دەبێت چونکە تۆ کۆدی خۆتێ
کۆدی خۆتی ئەمە لە ڕووی ئابوووریەوە ئەتۆ ئەم پارێت وەرگیراوە لێت تۆ دەڕایت پارەکە دەچێت لە شوێنێکەوە خاڵێکی کە لێرەدا دەوڵەمەند دەرناکرد نازانی کێکی ئێستا هەیەە خاوەنی 1 ملیۆن دلارە لەم بەپی ئەم باڵەکان کە دروستیان کردووە و پاریان دەستکەوتووە بەڵام کەس نازانێت کیە لێرەدا مەسەلەن دەستێمە پارەکە وەهمیە ئێستا کەسێکی وەکو مەسەلەن دەوڵەمەنەکە دیار نیە دەوڵەمەنەکە شاراوەیە چونکە تۆ پارەکەی کەشف نەبووە لە ناو بازاردا کە ئەم هەموو پارەی هەیە چون پارەکە تازە تعاملی پێ ناکرێت لە ناو بازاردا بێتە دەرەوە بچێتە ناوەوە پارەیەکە ڕۆژە بۆ بە ئیفترازی پارەکە خاڵێکە تێچوو کەمکردنەوەی بۆ مەسەلەن تۆ ئەگەر ملیۆنە دلاری هەبێ بینێری بۆ ئەوروپا بۆ شتکردین ئەمە پێویستی بە ڕسوماتەکە بیدەی پێویستی بە نەگواستنەوەیکی زۆرە پارێکی پێ بدەیت بەڵام ئەم گواستنەوەی ئەم پارەیە پێویستی بەوە نیە ئەو پارە زۆری تیادا خەرجکەی بۆ گواستنەوەی ئەو پارەیە ئەمە لایەنە ئیجابەکانی باسەکەم ئەمە بەعام نەک لە ساسی کوردستان خاڵێکی کە خێرایی لە مامەڵەکردن مەسەلەن ئەمڕۆ تۆ شتێکە کڕی پارەیەکی هەیە ئەوەن لە بانقا پارەکەت ئەو ڕسیولەت هەیە تۆ تعاملی پێ دەکەیت چونکە لە هەندێک وڵاتە ڕسمیە ئیشی پێ دەکەیت باشە بەگشتی من ئێستا وەکو ڕۆژنامەنووسێکدا بەس وەکو هاوڵاتیەک من ون بووم بەڕاستی لەناو مناقەشەکان ون بووم ئەوەی کە جەناب تێڵێ ینی ئەمە لە کۆتاییە بازرگانیکی ڕوون نییە ینی بازرگانیەک نییە کاکە عەبدوڕەحمان بۆ نمونە ئێستا من یەمە ئەم هۆتێلەوە ئەڵێم کاکە کابرا ئەڵێ ئەم قەنەفانم هەیە ئەم قەنەفانە قەنەفەی بە 100 دلارە لە سین 140 دلارەکە یعنی تر تۆ قازانج و دەزمایە و هەموو شتێکی لایڵی دە قەنەفە ئەبەم 20 ڕێگەکەش من تاشی 20 دلار قازانج بەس ئەو بازرگانی ئێوە ناڕوونە من لێرەوە جا سلبەکانیشی بۆ باسکەن تۆ گەتۆ لایەنە ئیجابەکان بازەکە بێ لایەنە سلبەکانیش باسی بۆ ئەوەی بەرچاوی خەڵک ڕوون بێت لە مەسەلەکەدا لایەنە سلبەکانی چی یەکەم ئەگەر ئەم پارەیە کە تۆ هەتە ئەگەر بڵێن کەلیمە سڕێکی زۆر بەهێز نەبێ قابلی هاکردن و پارە زیینە یعنی لەسەر لە بانقەکانە لە دەرەوە ئەگەر کەلیمە سڕێکی بە قوت نەبێ قابلیەوەی هاکرێت و ببرێ پارە با قسەکەی بیر نەچێتەوە حەز ناکەم قەتعیکەم بەڵام پێم خۆشە ئاماژە بە پۆینتێک بەم وەکو شەریکەی کیونێت لەگەڵ شەریکەی ڤێریساینی ئەمریکا کە شەریکەیەکە هەر خۆی سکوریتی بۆ مایکرۆسۆفت و بۆ ینی لە ڕووی ئایتی کێشەتان نییە هەر زۆر خاڵێکی کە لەپەر ئەم بازارانە گەشەکەن گەورەیە بن خەڵکەوەکەنەوە خواست و خستنە ڕوو لەسەر ئەم بازارە هینەکە بەرزوو نزم دەکات ئەم خواست و خستنە ڕوالی دەکات کۆمەڵی خەڵک زۆر زوو دەوڵەمەند بێ کۆمەڵی خەڵک بکەوێتە خوارەوانێ ینی تێک پشکێتەوە و بێتەوە سەر سفر ئەم حاڵەتانیشە لەم وڵاتی ئێمەدا بۆ ئێمە ناخۆشە بۆ ئێمە نابێت چونکە ئێمە دەوڵەمەنێکی بەهێزمان نیە پارەیەکی ومان نیە کۆپرێتوانێ ئەم خەڵکە بەردەوام بێ ئەم پارێ بەکار بێنێتوانێت استفادە لێ بکە خاڵێکی کە وعیمان وتمە وعی خەڵک لاوازە لە مەسائلی ئەم بازارەدا بەڕاستی هەیە نەخوێنەوە لەو کاکرێبەر باسی کرد خەڵکانی کەش هەیە لە ڕێی خزم و کەس و کارەوە خواخوایەتی پارێکی لە ماڵەوەی ئەڵێ با نەسووتێ باشی گینە باشم بخەمە بەش بخوا بکە چوار وەرەقە دەستکەوێت قازانج کەم و بازارەکەی پێ دەستکەوێت خاڵێکی کە زۆر ضرورە بەڕاستی من نازانم ئەم خوشکە لێرەیە یاساییە لە ڕووی یاساییە دو ناتوانین بە دوواداچوونی بۆ بکەیت و بۆ ئەم پارەیە چونکو دۆ لە ناو عەقدەکە تا شتێک نییە مەسە بڵێن کە پارەکەت دا شتەکەت وەرگە تۆ دەواوی تۆ شتێکە پارەت دا و شت کڕیوە گەرانەوە نیە ئوستاز بەپێی ئەوەی کە ڕووی یاساییەوە نازانین شکات لە کێکەی کەس خاوەنی نییە لە مەسەلەکەدا کێشەکە زۆر باشە ئەو نقطەیە زۆر ئەو نقطەیە زۆر زەڕوراڵێ لە ڕووی یاسایەوە نازانی شکات لەکێکین بەڕاستی ئێمە ئەو خەڵکی کە ئێستا هەمووی خۆی بە قوربانی دەستی ئەم نیزامە ئەزانێت چاوەڕی یەک مووقفی قانونیە لەم بەرنمەیە کە بزانێت چی بکە چارەسەر چییە تازەتەوە پارەکەیان ڕۆی وایە بازە ڕۆی کاڵایەکی کڕۆ لە بازارە 10,000 بۆ ناکاتەوە کەواتە ئەی چارەسەر چییە لێرەیە مووقفە قانونیەکە لێرە یەک پۆینتێ ئەو من وەکو لایەنی باش بەمەسمە بیگەێنمە نەتیجە دەستە خۆش ئەو پۆینتێکی زۆر گرنگە و کەسانی کە خۆیان بە قوربانی ئەزانن چۆنی مامەڵە دەست خۆش ئەم پارێزەرە من قانونی نیم بەڵام لەوە چێت لەم لەو بارەیە تۆزە شارەزاتر بم کە من لە ناو کۆمپانیایان بە عکسەوە کۆمپانیای ئێمە کۆمپانیایەکی خۆماڵی سەرپەرشتیەکە وەکالەتەکەی وەرگرتووە لە وڵاتی بەریتانیا و لایەنێکە و عەقدی هەیە و مۆری هەیە و هەر کەسێک شکاتی هەیە ئەتوانێت بچێت لەو کۆمپانیا شکات بکە کە وەکالەت و هێما بازرگانیەکەی کوێنێتی وەرگرتو ئەمە پۆینتێکتر من پێم خۆشە یەک پرسیار لە تۆ بکەم کاک دەروون باشتەکە ئاوا بێکە من پرسیارە لە جەنابە بکەم جەنابەت ئەمڕۆ دێیت بۆ لای ئێمەڵین کاک دەروون جەنابە ئەم کاڵایە ئەکڕی تەمەنت 18 ساڵە خۆت بڕیارەی ئەگەر زۆر بەڕوونی پێتەڵین ئەڵین هەر کاتێک کەسێک لە لای ڕاست و کەسێک لە لای چەپ بە بڕی 3000 BV
کاڵایان کڕی کە ئەکاتە بڕی 1700 یعنی بێ من دلار قەنەعەت بەم ڕاست و نانانە تۆ قەنەعەتی پێ ناکەی ئەمە ئێمە ئیشێک ناکەین بەڕاستی پێت بڵێم قەنەعەت بە خەڵکی بکەین ئێمە ڕوونکردنەوەکەین و کەسەکە تەواوی قەنەعەت لە لای خۆی باش بەیان خان ویستە چی بڵێ پێم بڵێ و چکە بە مامۆسای چینی لەسەر خەتە وەریگرم بۆ یەک پرسیار مووقف قانونیەکە ئوستاز ئەوەی ئەو خەڵکە چاوەڕێ ئەەکە بەڵێ ڕاستە ڕەنگە کاگڕێبوارێک دایرێکت ڕەبتی نەبووە بە خودی شەریکەکە یا ئۆفیسی شەریکەکە یا ئەو کەسێک کە خاوەنی شەریکەکەی لێرە و مڵکدارەتی بۆ ئەو ئەگەڕێتەوانێ ئەم ڕەبتی هەیە بۆ کەسێک کە هێناویەتی کەواتە مووقفە یاساییەکە پێویستە سکاڵا لەسەر ئەو کەسە تۆمار بکرێ کە هێناوێتی و چاواشەی کردو و فێڵی لێ کردو و توێتی وەرە تۆ بە وەهمی دەوڵەمەند بوون وەرە بەشدار بە بە وەهمی ئەوەی کە ئیتر ئەچی لە ژیانێکی ڕەفاهیەتەوە بۆچی هەتۆ مۆزەفی چاوەڕی مەعاژمەکە زۆر کەس بووە کاک دەروون ئەوە بێ سکاڵا یاسایی هەرچەنە لە 8,000 کەس 100 کەس بووە زۆر زیاتر بووە و زۆر زیاتر لەو ئەمەش کاریسەیە ئەو ژمارەیە ئاماژە یەک من با پرسیارە لە تۆ بکەم دووشت با من ڕوونکەمەوە باسی گرانی کاڵاکان کرا کاڵایەکەی هەر لە ناوە شەریکا پێوترێت تریپ سەیڤەر 1900 دلاری کە 90 وەرەقەکە لە بەرامبەرە 6 وەرەقە وەرئەگری باشە بۆ کاکرێبوار هۆشیاریەوەی نەبووە کە کاڵایەکی یەک پوینت هەیە لێرە مشکلێ کاکرێبوار بەشداربوون نییە باش بۆکەکەی و کە ساڵێکە لەو ئیشارەیە خۆمەش میشەکەی ئەوش ئەیمی زەڕەنی تر وازە خۆچیە باشە کاکرێبوار بۆچی تۆ کاڵا 90 وەرەقەیەکە و نەکڕی و 6 وەرەقە بکە دەست خۆش بۆچی نەوکڕی خەڵەکەی کاڵای کرێ بە 20 وەرەقە نەشی کردووە و ئیسفادەیە هیچم لایە بە 25 وەرەقە بەشدار بووە ئیسفادەکەی نەکردووە کەس لە گروپەکەی 6 وەرەقە ئیسفادە ئەکەی من ئەڵێم بەکاری بەکاری پارێزەرایەتی من لەگەڵ بینەرەکانە جلسەیەکی لای ئێوەمان بێ گردمانێت وەڵاهی من لە خزمەتام ناڕوونە ئەوە تا کاگرێبوار بە 15 وەرەقە بەشداری کردووە ئۆکەی نەیزانیوە بەڵام ئەو تاڵێکی سملایە بە 25 وەرەقەش بەشداری کردووە من یەک پرسیارە مامۆساژان مامۆسا وەرگرم دکتۆر جاسڵاو لێبێت دکتۆر ئەیفان ڕەشید و تەبێژی ئەنجومەنی باڵای بەیانخان یەک مەجال بە بزانین حرامە یا حەڵاڵە دکتۆر ئەیرفان ڕەشید و تەبێژی ئەنجومەنی باڵای یەکێتی زانایانی ئیسلامی سڵاو لێبێ بۆ یەک پرسیار لوتفێنوان بەشدار بووی لەگەڵمانە ئاگاداری ئەم مناقەشەی ناو بەردامەکەی و ئاگاداری ئەوەی کە تا ئێمە ژۆک و ئێستا ژۆک و بینەر ناڕووین لەوەی کە ئەم کۆمپانیایە حرامە یا حەڵاڵە بەڵام ئەوەی کە ئێمە بزانین لە مای ڕابردووە چەند ساڵی ئایندە لەپەر حرامتان کردووە دوای حەڵالتان کردوێتەوە بێدەنگیتان لێ کردووە دوایین بڕیارتان کە پێم وا بێ ساڵی پارە حرامتان کردووە کە حرامتان کردووە بۆچی گوێتان لاگیرێ و بۆچی حرامیشتان کردووە فەرموو بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەم کاتتان باش سڵاوی خوا لە جەنابتان و لە بینەرانی بەڕێزی جەنابتان لە ڕاستیە لە دەرکەوتنی هەر مامەڵەیەک ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان دانیشتنی تایبەت بەو ڕووداوانە ئەکا یاخود بەو مامەڵانە ئەکا کەوا مامەڵەی نوێن یاخود پێشینەیان نەبووە یاخود بە نیسبەت وڵاتی ئێمەوە مامەڵەکان نوێن لە دەستپێکی ئەو مامەڵانەدا کەوا هاتوۆتە وڵاتی ئێمەوە سەرەتا ئەنجومەنی باڵای فتوا هێڵە گشتیەکانی مامەڵەی بڵاو کردەوە لە هەرێمی کوردستانە لە دووتوێی نۆ لاپەڕەدا بەڵام بەداخەوە دواتر لە لایەن هەندێک کەس و هەندێک کۆمپانیاوە خراپ ئەو ئیسفادە لەو فتوایە کراوە خراپ ئەو فتوایە بەکارهێنرا لە کاتێکا کە ئەنجومەنی باڵای فتوا دەستنیشانی هێڵە گشتیەکانی چۆنێتی مامەڵەکردنی کردبوو ئەوان لە ڕووپەڕی یەکەمی ئەو فتوایەدا نووسیبیان فتوای لیژنەی فتوای باڵای هەرێمی کوردستان تایبەت بە مامەڵەکردنی کیۆنیت دوای ئەوە کە زانرا ئەو کۆمپانیانەی کە تایبەتن بەو مامەڵە نوێیانە لایەن داوە لە هێڵە گشتیەکان کۆبوونەوەیەکی دیکە کرا و وردەکاری و بە دوواداچوونی زیاتر کرا پاشان بە سوود وەرگرتن لە کۆڕبەندە فقیە ئیسلامیەکان و بە هەماهەنگی لەگەڵ کەسە شارەزاکانی ئەو بوارە لە ناوە و لە دەرەوەی وڵات ئەنجومەنی باڵای فتوا گەیشتە ئەو قەناعەتەی مامەڵەکردن لە کوێنیت و لە وەنکۆین و لە فۆڕێڤەر ئەمانە هەر هەمووی حرامە و خاڵی حرامیش دیاری کرا کە ئەگەڕێتەوە بۆ فێڵکردن جۆرێک لە فێڵکردنی تایە
جۆرێک لە قومارکردنی تایە، جۆرێک لە فریودانی تایە، جۆرێک لە ستەمی تایە، جۆرێک لە ڕیوا و سوخۆری تایە. لەو پێنج خاڵەدا گەیشتینە ئەو قەناعەتەیکەوە مامەڵەی شەبەکی و هەرەمی لەبەر ئەو پێنج خاڵە سەرەکیەی کە لە ناو مامەڵەکەدایە حرامەوە پێویستە مسلمانان و بە تایبەتی چینی گەنج و لاوەکان خۆیانی لێ بە دوور بگرن. دەسەکانی خۆشما مۆسا زۆر سپاس ئازێتە کێشا و بەڕوونی وەک هەمیشە بۆیە پیاوانی ئاینی ئیسلام وەرەگرنی لە بەڵی وازەحە کۆمەلگەی کوردی زۆرینەی ئیسلام دینە بەیان خان بەپێی دینی ئیسلامیش ینی حتا ئەو کۆمپانیانە و هاوشێوەکانی بە هەموو جۆرێک ئەڵێ حرامە بەڵام ئەی بۆچی ینی ئێستا کاگرێ کاک دەروون من ئەو پرسیارەشم لە خودی ئەندامێکیان کردووە کە وتومە ئەمە لە ڕووی شەرعەوە حرامە یان نەخێر حرامەیتیانە بە حکمی ئەوە ئێمە ئەو کچەم بەشداری کرد وتمە گەر حرامە ئێمە بە مەلاین دۆلار بێ نزیکی نابینەوە لەوەشە هەر ڕاستیان لەگەڵ نەکرد. سڵاو ڕێزمەیە بۆ مامەساینیە بە ڕێزە بەڵام پێم خۆشە یەک ڕوونکردنەوەی بەسییت بەم کاتی خۆی کە حەڵاڵیان کرد نزیکەی 4 مانگ و 10 ڕۆژ لە ناو ئۆفیسەکانی کوێنێت بوون جەماعەتی لیژنەی فتووا زیاتر لە دە مامۆسای ئاینی ئاهاتن بۆ لای ئەندامەکان جەناب بەشداریت کردووە بەڵێ ئەم کاڵایەت کڕیوە بەڵێ وەکو خۆی بووە کە بۆ هاتوێتەوە بەڵێ وتویانە باڵانس بیپارە وەرەگریتەوە وەرەگرتووە بەڵێ لە دوای ئەوانە بە حەڤە خاڵ لە نۆ لاپەڕەیە وتیان مامەڵەیەکی دروستە و ئیشی پێ بکەن بەڵام بۆ کاتی حرامکردنەکەی دواتر حرامیان نەکرد کاک دەروون هەڵیان پەسارد بە دووە کاریەکەم کە ئاڵتونی تیافرۆشێت دوم کە ڕسوماتی تیاوەرەگیرە کە هەردوو خاڵەکە بەڕوونی دیارە هەر کەسێک کە پریزیدنت و فۆلۆ کرابێن نە هیچ پارەیەکی زایی لێوەرگیراوە لە بەرامبەر ئەوەیە نە بازاری کوردستان و عێراقیش نە بازاری کوردستان ئاڵتونی نافرۆشێت یەک پۆین لێرە یەک پۆین مویمە بە تەواوی بکەم بۆت دواتر نەک 4 مانگ و 10 ڕۆژ 4 دقیقە دیراسە نەکرا یەکسەر فتوایەکیان دەرکرد کە مامەڵەی لەسەر تەلەڤیزۆن لەسەر تەلەڤیزۆنە لێمە 4 مانگۆنە ئێمە ئەوەمان کردووە اینجاگەشتونەتە نەتیجە بە کتابی ڕەسمی بەڵام یەک خاڵیان نەنووسیوە کە بۆچی حرامە ئەمە یەک دوو پێ 6 خاڵی وتوتی لە بەردا و حرامکردەکە بەپی ئەوەی کە لەبەرەوەی دینی ئیسلام شەرعی ئیسلام سەرچاوەیە کە سەرچاوەکانی قانون هەم حرامکردنی ئاینی ئیسلامیش بەو پێی تۆزە شارەزا یاسایی کە هەمانە و لەگەڵ ئاینەکەی کە هەمانە ئەوەیە بەس لەبەرەوەی ئیستعمالی توڕقی احتیالی بەکار ئەهێنن بۆ ڕاکێشانی خەڵکەکە ئەو پۆینتەم بە کوردی پێناگرن خەڵکانێک هەن عقلی خۆیان بەکارێنن لۆجیکی خۆیان بیر مەکاتی خۆی کە سەتلایت هات ئێستا ئەمڕۆیمە لە سەتلایتێکین لە کەناڵێکی فەزایی بیرمە لە 1000 ماڵ یەک ماڵ هەی بۆ ماڵەکانی تریان و حرامە هەمیشان دێجار پیشەی ڕۆژنامەیەکەم لە دەسێم وەکەوەی ئەوەنە نوێنەری نمونونەکانی وەکو کاگرێ بوار من ئێستا ئێمەوە کاک زانیار بەرامبەرمە وێنە ئەگرێ ئەوە کاجووسفە ئەوە برادران تاوا هەمومان بێکۆین لێرە مخریجەکە دڵنیام لەوەی کە ئەو ئۆپشنەی کە تۆ باسە کرد کە 1900 دلار ئەین 6,000 دلار لە بەرامبەرەوە تۆیکی کاگرێ بە تۆشێکی بەخوا تۆشێکی کاک دەروون لێرە بۆ لە چی یەک پۆینتەیە زۆر زۆر زۆرە ئێستا من کاکە هەر دوای بەرنامەکە ئامادەم بیکەم هاتووم لەگەڵ تۆ هاتووی کاک زانیار تۆش هەمووتانە بم لەگەڵ خۆ خەمیەوەتانە بێ بەس با من یەک ڕوونکردنەوە بکەم دڵنیا بە لەو شتە ئەو کچێ ئەویش کە ئەمڕۆوە ئەڵێ ئەگەر لە شوێنێکی دروستە ئیش بکە من وعدی ئێمە ئەتوانێت ببێ بە خاوەنی هەفتانەی سەر و 10,000 دلاریش بەڵام نەک لە پڕێ ببێ بە کوڕێ ئەوە نا یەک پۆینتەیە زۆر زۆر مهمە کە ئاماژەی پێ بکەم ئەوەی کە ئەم باسیەکە من ئێستا ژێڵێمەوە و هیوادارم لەسەر قسەی خۆتان سوور بن لە کڕینی کاڵاکانە ئێمە کاڵایەکمانێ ناوی تریپ سەیڤەرە باشە تریپ سەیڤەر لەبەری دەست خۆش سەیریکە 1900 دلار ئەیەی 6,000 دلار بەدەست ئەهێنی لە ماوەی 5 ساڵە لەسەر تاسەری جیهانە بەبێ خەڵک لەسەر تاسەری جیهانە ئەم 6,000 دلارە بۆ حیجزی هەموو ئوتێلەکانی عالەمە توانی بەکاری بێنی ئیسفادەی لێ بەڵام کاژ نییە لە من چوم لە تاران قسەژە فەرمووی هەر گاڵتەشیان پێە طبعا لەبەرای کاگرێبوارزایی ئەو شتە هەمووی من لەوێەوە پەیوەندی بە کچەکەمەوە کردوتم لە فڵان ئوتێلی تارانم لە 5 ئەستێرە
هەر گاڵتەیان ڕاستەکە گاڵتەی پێکە کە نەزانێ بەکاری بێنێت لە وڵاتی ئەڵمانیا بەکارم هێناوە حیزم پێ کردو کاکە با حکومەت وەرگرم با حکومەت وەرگرم و دوای ئەما گەینە بەکاری دوای ئەمە بگەینە نەتیجەیەک بەڕاستی شەرمانکەنەوە لە زانینەکە ئەر پارەمان لێسنن بەخوا من دڵم خۆش بووتم ئێستا بە 1900 دلار ئەبین و ئەڕۆینێکی 6000 دلار هێنینەوە 6000 دلار چیە تو این میلیۆنان دلار لەو باشە بەپی منطقی ئابووری شتی واری تێچێ ئەو شێوازە پارە پەیداکردنە ئەوە ناچێتە خانەی پارە پەیداکردنی ئابووری چونکە زانی بۆ پارە پەیداکردنی ئابووری پێویستە لەگەڵ ئەوەدا کە تۆ پارە بەدەستبێنین دەبێت ڕنج بدەیت ڕنجێک خەسار بدەیت بۆ ئەوەی ئەوە دەستکەوێت تۆ ئەم پارەیەکە کاگرێبار ڕنجی بێوە ڕنجی بێوە بوو هەرچیەکمانوت کردوێتی دڵنیا بە ئەم جارە دڵنیا بە یعنی ڕێز و فەرمەتم هەیە بۆ مەزموعەکان بەعزێ ئەندامیان ڕاز لە مەزەبیانان نییە ئەوە ئەم لاولە ئەشکالی ئەوە ڕێی خۆتە حاڵەت هەیە کاک دەروون با ڕوونکردنەوەی زیاد بدێن بۆ خەڵک چاو لەوە چاواشە نەکرێت لە مەسەلەدا ئێمە لە وڵاتێکدا هێشتا وڵاتەکەمان هەژارە لە ڕووی ئابووریەوە نەژێرخانی ئابووریمان تەواوە نە پارەیەکی دانراوە پاشەکەوتێکمان پرسیارەکەم و بۆی کە بیرە نەچێتوتم لە ڕووی ئابووریەوە تەندروستە 1900 دلار 6000 دلار بە یەک لەحظە لەحزەینەوە دەڵا 5 ساڵە و لە هەندێک وتێری سەیریکە با جوان لەو شتە بابۆتان ڕوونکەمەوە بۆی من چوم ئاگام لێ ئێمە لەوە ڕوونکردنەوە زیاترمان نایە تێگەیشتنی ضرورە ئەو شتە ڕوون بکرێتەوە 6000 دلار بەکاری ئەهێنی بۆ حیزی وتێل لەسەر تاسەری جیهانە بۆ گەشت و سەیریکە بۆ گەشت و گوزار بەکارێنی بۆ حیزی سیارە بەکارێنی بۆ سەفەر و سیاحەت بەکارێنی باش بەچیە فیزەکار تاچێتە سەر چی بەڵێ کارتێکی تایبەتی ئەلکترۆنیە بە ناوی حسابیان بۆ کارتەنەکرد لە تاران لە بڕی نەیزانیەوە بەکاری بێنە شتێکی زۆر ئاسایە منیش ئەگەر حیزی نەکەم ئەگەر زەکات و ڕسمی بێ بیتە دەست مناڵێکی 10 ساڵیش ئەمە لە ئوتێلەکەین جەنا بە حیزی ئوتێلەکەمەکە بێ هیچ شتێ وەرە خۆبکە بە ژوورا بڵێ من هاتووم و ئادەی ژوورەکەم کووە چی جوابێنەوە بێ زەحمەت باش خۆ ئەم وای نەکردو تەلەفۆنی بۆ کچەکەی دڵنیام کەوات کردوکاگرێبەر قسەی زۆر خۆشەوی جان ئێمە طبعا ڕێز و فەرمەتمان هەیە بۆ جەناب ئەم جارە ویستە بڕۆی بۆ هەر شوێنێ بە کوڕی خۆت بڵێ من حیزی سەریکە من حیزی وتێلەکەت بۆکەم ئەگەر ڕێزیان لێ نەگرتینیان خسیتە سەرسەریان تۆ کاتەگلی بەڕێزەکە لە برای خۆ کاگە دەروونجان ئەزانی ئەمە چۆنە طبعا لەگەڵ ڕێز و حرمەتم بۆم بە ڕێزە لەگەڵ کاکاو لەگەڵ دادەبیانە ئەمە هەندێک لە ئەندامەکانیان چاواشەکارن یعنی ئەم پیاوە ئەتوانێت قەناعەتە پێ بکات شێوە ڕاستەکەی ئەمەیە دەست خۆش ئێمە قەرار بوو ینی لە بەرنامەکە هەم تۆ تەلەفۆنێکە بوو کە کەسێکە زۆر قازانجی کردووە هەم نیش تەلەفۆنێکم هەبوو من تەلەفۆنەکەی خۆمەرەگرم تۆش تەلەفۆنەکەی خۆوەرگرە و بە حکوومەت و بە ئێوەش ئەمەیە لە ئیتر بگەینە ئەنجامێک من تەلەفۆنەکە وەرگرم بۆ بەڕێزە با من ئەمەی خۆم وەرگرم باشە با من ئەمەی خۆم وەرگرم خوا بکات جواب باتەوە چکە ئەمەیەکی چیشەلەوانی کە وامان ناوبر کە ڕەنجی بێوەەر بووە بزانم ئەگەر نەزانی ئیش بکەیت لە هەموو ئیشێکا ڕەنجە بێوەرە بێ بزانین ئەوەش قسەی ڕاست ئەوەش ڕاست ئەو شتە زۆر موهیمە باش باشی بەڕێزەکەم باگوێ بگرین باشی بەڕێزەکەم سلااو لێ بێ من دەروونجێژەنم ئەوەی کە قەرارمان وا بوو لە بەرنمەکەما تۆکو قوربانیەک ناوی خۆتێ لە بەشداریت لە کۆمپانیای کیونێت لە کوردستان بۆچی ینی بۆچی وەکو قوربانی سەیری خۆتەکە یعنی ئێستا نوێنەری کۆمپانیا گوێی لە جەنابتە پارێزەرە گوێی لە جەنابتە با بڵێن هاوڵاتیەکی تریش گوێی لە جەنابتە بۆچی خۆت بە قوربانی ئەزانی بفەرموو بە کورتی ئیشە دەرەتەوە پیشانتێن کە شتەکە زۆر درە و مەوا لێ دوو ڕۆژتر پێشەکەویت و وا لێ دەریکە ماگتاوە دەبیت و ماوەی 6 وەرەقەوەرەگریت و من کارمەندم لە ماجیمۆڵیشی گوزۆ خەڵکارە بەبێ بیناتێت دوێتی بۆ نای بۆ چوینێت ماوەی تی وەرەقەوەرەگرن جۆ بگرن جۆ بگرن
بەیان خان جۆ بگرە. اینجا شتێکی دیکە جاریوە ئەبێ بە ئیجباری یعنی ئەومە پێڵن ئەبێ بە ئیجباری شەکە بۆ کەسی خۆدا هەڵکە ژنی خۆدا هەڵکە برای خۆدا هەڵکە کەسوکاری خۆدا هەڵکە سەلامی چیایە باشە تۆ وەکو پارەت چەندت داوە و چەندێ دەستکەوتووە؟ من پارەی خۆم و براکەم و خێزانی شما پارەی چەندە فەرما و یارمەتی ڕەچقەی شما و کێناوە کە من ئەڵێم وەرە ژیان دەگۆڕم کە من بەچی ژیانم گۆڕم کابرا پارەی پێنێ. باشە چەندتان ناوە بە هەر چوارتان چەندتان ناوە بە هەر چوارتان؟ ئۆفەرێکیان بەر 500 وەرەقەی کەوت ئۆفەرێکیان 500 وەرەقەی کەوت سیانیشمان 80 مانەوە. سیانتان 80 وەرەقە ینی ئۆفەرێکی شتان ینی نزیکی دەفتەرێکتان ناوە. ڕەحمەتی خوا لێ بێ. باشە ئەی چەندتان دەستکەوت؟ چەندمان دەستکەوت؟ بەڵێ ئەو پارەی ئەو نەفەرێکی ئەملا نەفەرێکی ئەولا باشە ئەوەی بەردەمی خۆشم نەفەرێکی ئەولا نەفەرێکی ئەولا تا ئێستا نزیکە بۆنەوە بە لەو پارەی کە ئێمە یاوانە نزیکە 11 وەرەقەمان کردووە بە چەندێکی بە ساڵێکیش. بە ساڵێک باشە تۆ خۆت لەو ئیشە ڕازیت کە کردوتە جۆ بگرن خۆت لەو ئیشە ڕازیت کە کردوتە بە هیچ شێوەیەکان دەڕۆ ڕازی نیم هەر کەسێکیش بناسم لە دوور لە نزیکەوە بە هیچ شێوەیە ناڵمە ئیشە بکە بۆ لەبەر ئەوەی ئەمە هەڵخەڵتان نەبوون منە خەشێکە ڕوبەڕوو لێ دەکەن. باشە تۆ خوێنەواریت هەیە؟ خوێنەواری هەیە بەس من لەسەر چیقەی برادەرەکەم داخڵ بووم بۆ من برادرم هەیە دەریکاڕاوی سەری خۆم لەسەر دانم پارە چێ من لەغەلا بڵێ وەرە باوی شەکەین تێکەوە وایە یاننا دەسەکانە خۆش بێ دەسەکانی خۆش بێ زۆر سپاس قسەکەت گەیشت و نمونەی تریشم لای کاک دەڕون ژمێریتیان بە ماتۆ هاتوچیان کردەوە مناڵی ساوایان هەیە ساڵێکە لەوێن تا ئێستێک نەفە چۆتە گروپەکانەوە 38 وەرەقان قەرز کردووە 10 دۆلاریان بۆ ڕۆشتوەتەوە. باشە دەسەکانی خۆش بێ قوربانە بم دەسەکانی خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس گەورەی ونوان یەک دەقە بۆی کە باڵانس بێ بازانم قازانجەکەی تۆش چێ ئۆکەیکە ئۆکەیکە لەسەر فلایت مۆدەکەی حەزەکەی بۆی خۆت لەسەر فلایت مۆدەکەی باشە دوا قسەم بۆ بکە دوا قسەم بۆ بکە من دەڵێم وەکو سندیکا بورناسی کوردستان ئەم پرۆژەیە کە ئێستا لە کوردستانە لەبەر ئەوەی وعی اقتصادی لای خەڵک هێشتا وەکو پێویست نییە لەبەر دەبێت زۆر بە جۆم لێتە بەس زۆر بەحافظەوە تەعاملی لەگەڵا بکرێ ناکرێ کەسی هەستا و پرزنتی کردی یا فۆڵۆوی کرد بڕات داخل بێت و پارەکەی بدا دەبێت بە دراسەکراوی بێ هەموو ئەمانەی کە دەکرێت دەبێت دراسەکراو بێ دەبێت حسابی ئەوە بکە ئەگەر ئەم باڵانەی بۆ دروست ئەبێت دروست نابێت نەڕاتە پێشەوانێ ینی بە کورتەکەی دەمو لەفزیە بێ سڵاو لێ بێ یەک قەوسی بچووکم بەرێ سڵاو لێ بێ جانەکەم من ژماری جەنابێکە عەبدوڕەحمان یایمێ تۆی چەشی لە بەشداربووەکانی چیونێت تۆکو سیاغی بەرنامەکەمان کرد تۆ ڕەنجێ بێوەرنە بۆ تۆ قازانجێ کردووە چۆنی قازانجێ کردووە چەندت داوە و چەندە دەستکەوتۆ ئێستا؟ زۆر سپاس بۆ جەنابێت چاوەکەم من بەس خوا ئەوە پارێزەرێکی لێ ئەڵێ بە ئامانەتەوە ئەگەر قورئانمان لەبەردەسا بۆیە قورئانێکیشمانایی کە ڕازگۆبی لەگەڵمانە بفەرموو. من ئەمێ بە برای خۆم بڵێم سپاسی جەناب دەکەم سپاسی بەرنامەکە دەکەم چونکە ئەو بەردامەی تۆ زۆر شزبوو نکاتەوە کە زۆر کەس ناشارەزایانە بەردی تێ نەگرێت. باش ئەمە یەک دووهەم من وەکو بەشدار بوویە کە لە شوێنێک بووم بەڵێ بەشدار بووم لە ساڵی 2017 سەرەتای 2017 هیچ کەسێک بە زەرەرمەند نازانم لەو کۆمپانیایە لەبەرەوەی هەر کەسێک پرۆداکتێک بۆ خۆی کڕێت کاڵایەک بۆ خۆی کڕێت. باش من تەمەنم 40 ساڵە کاڵاوە کڕم لە نانی بەیانیوانێ لە هەموو کارەکانی ڕۆژانەمەوە هەر ئەکڕم و کەسێکی چینیاوە بکەم بەڵام کاڵایەکم لەو کۆمپانیایە کڕیەوە ڕێکلام بۆ کردووە کاڵاکان سەرویس 160 کاڵایە کە بۆ من تەرەح کراوە سەیرم کردووە بە حوزن و ڕەزای خۆم کڕیمە ئیسفادەم لێ کردووە. باشە تۆ چەند پارە داوە و چەند قازانجی کردووە تا ئێستا لە سەرەتای 2017 باسەکەی 2100 دۆلارم سەرف کردووە کە کاڵایەکم کڕیەوە بۆ خۆم تا ئێستا ناتوانم دقیق بێت بەڵام سەروی 200,000 دۆلارم وەرگرت. سەرو 200,000 دۆلار ئەیانی 20 دەفتەر ئەگ نمونە و زۆر بێ نمونە و زۆر بێ وەڵی خەریکە باشە پارەکە و بەدەسەوە یانیەوە پارەکە و گرتووە بەدەسەوە کاکە ئەگەر پارەکە نەگرم بەدەستمەوە ئەگەر ڕاز نەبێت هیچ مەمنونی من وا قسە بکەم. دەسەکانی خۆش بێ من مەبەستەکەم ئەوە بوو چکە هەندێک ئۆفەرتان هەیە کە ئەتوانن لە هۆتێل و لە هەندێک شوێن بە ئۆنلاین لە دەرەوەی کوردستان سەرفیکەی بۆیە من باسیۆم کرد کە پارەکەت گرتووە بەدەست. هیچ ئۆڤەرێکمان نییە لەوە کە من تەحەداکەم. دەسەکانی خۆش کاتی بەرنامەکەم بەرەو کەمیە ڕوا دەسەکانی خۆش گەورەی ونوان لوتفێنوان زۆر سپاس.
باشە تا بەردەرگای حوشە شووی لەگەڵ یا قوربان هەمومان دەستمان دامێنی کاکە من نەکبی وەرەقا 50 وەرەقە ئەم لە ساڵەکەی باید دەفتەرم دەستکەوێت نەک 200,000 بەڵام ئیشەکە زیاتر لە دەمایە من یەک پۆینتەی ویستم ئاماژەی پێ بکەم دوقسە بۆم کە بە دو من ئەخیر کەس ئەخیر کەس باش آخر قەس قسە بکە بۆم تاو من وەکو ئابووری ناسان داوا لە خەڵکی کوردستانە کە ئەوانەیە کە لەو پرۆسەیە یا بەشدار بوون یا ئەنێ بەشداری بکەن پەلێ نەکەن لە بەشداریکردن چونکە ئەم پرۆسەیە ئێمە لە ژێرخانی ئابووریمان وێرانە پارەمان لە وڵاتەکەدا نییە ئەم پارێش بڕاتەوە نایەتەوە دەستمان لەبەر ئەو ڕژایان لەکرد بە دراسەکراوی دەسەکانی خۆش کاگرە بار دو قسە وڵی من ڕێزم هەیە بۆ کاکەوان باش طبعا لەواشە ئەمان کۆمەڵە شتی ڕاست بۆ خەڵکە بڵێن بەوەی بۆ بەشدار بووە بڵێن ئەمان بەڵام کۆمەڵی خەڵکیشان هەیە بە چاواشەکاری ئەو خەڵکە تێگەێنن یەکی لەوانە کە منم باشگەی هیوادارم تا تاواو نەسنە بنج و بناغی ئەمە هەر ناویشیان نهێنن لەبەرەوەی هەمووی فێڵ و تەڵەکەیە دەسەکانی خۆش من دوو داوام هەیە ئاراستەی دوو چینەکەم چینێکیان بۆ دادگا و دادوەرەکانی سلێمانی بە بەرپرسانە مامەڵە لەگەڵم پرسیان بکەن باشە ئەو کەسانی کە فێڵ و طرقی احتیالی و تەدریس و تەدنیسیان بەکارهێناوە لەم پرسەیە و لەم نیظامەیە هیوادارم بە سزای خۆیان بگەن ئەوان داواکەی تریشم ئاراستەی خەڵکی اعتیادی ئەەکەم هۆشیارانە مامەڵە بکەن لەگەڵ ئەم جۆرە پرسانەیە ئەگەر هۆشیاریکی اقتصادی تەواوتان نییە مەچنەم پرسانەوە ئیسیشارە بکەن کە ئیسیشارەشەکەن بە قسەی کەسەکە بکەن کە ئیسیشارەی پێەکەن دەسەکانی خۆش بێت دو قسم بۆ بکەی 1 ثانیە و ماوە 30 ثانیە نا یەک دقەکاتم بەرێ بۆ ئەوەی کە وەکو خۆی بیگەن ئەم ناوی ناچاواشەکاری من پێشتر کەسێک بووم لە هەشتی بەیانی بۆ هەشتی ئێوارە داوام بکرد ئەمڕۆ کاتێکی زۆر فریم هەیە بەڵام ئیشیش ئەەکەم و بەردەوامم و ئازادی پێبەخشیوم ئەگەرەوە چاواشەکاری بێ هیوادارم هەموو کەسێ بۆ شێوە بێ مەزۆی دومیان لەسەر ئابوووریەکە پێم خۆش بوو ئێمە ئۆفیس ئەگرین ئێمە بە تەکسی هاتوو چۆکەین ئێمە نانەخۆین ئێمە ئەشیا ئەکرین بۆ ئۆفیس بەڕاستی پێت بڵێم زۆر لەسەر زۆر چین ئیشمان کردو و داهاتەکان لە ناوخۆیان سەرفەکرێت ئەم بەرنامە هەڵبگیرێت لە ئەرشیفا 5 ساڵی تر لێ بدرێتەوە هەر یەکە لە ئێمە گوێی لێ بگرین سەیری بکەین 5 ساڵی تر دوای ئێستا لێ بدرێتەوە بۆیان تۆمار بکرێت بۆیان لەسەکەەوە تێ بگەن تۆ 5 ساڵی تر عرض بکرێت بۆچی هۆشیارتر بواە هەمووی نەبوایەتە قوربانی من ئەوە ئەڵێم هەچ کەسێ ئەگەر ئەوێ بەشدار بێ لەو هینە عقدی عدلیان پێ بکەن بە ڕسمی و بە مۆری کاتبی عدلەوە دەسەکانی خۆش بێ منیش لە کۆتاییە ئەڵێم خۆشبەختانە هەستەکەم لە کۆتایی بەرنمەکە ئەنجامێکی مۆفەقمانە بە حکوومەت یاریێمی کوردستان بە دادگاکان و بە یاسا و بە خەڵکیش تکایە بەشێکی هەرە زۆری جیرۆدەی ئێمە و ڕنج بێوەربوونی ئێمە لەوایە کە ئەو شتانەی کە ئیکەین ئەو ئیشانەی کە ئیکەین بێپرس و ڕائیکەین نەزانی خۆمان وای کردووە کە خۆمان ببین بە قوربانی یعنی نەزانی خۆمان وای کردو شۆفێرێکی تەکسی تەحڕۆشە پێیەکە شکاتی لێ ناکەی بغەدرێ لێ ئەکرێ نایتە دەنگ ینی بەشێکی زۆر لەو قوربانیانە خوان بە قوربانیە زان بەڵام ئامادە نەبوون بێنە بەرنمەکەەوە تکایە من قسەی من ئەوەیەکو ڕۆژنامە نووسێک بۆ کوردستان بژوار دڵنیا بن ئەم دیاردەیە ئەگەینی نەشوێنی خۆی ئەگەینە لانی پەیوەندیداد و قسەیەکی شەیە لەسەر بەشێک لە دادگاکان کە وەکو پێویست کەیسی کۆمپانیا گەورەکان دەستی بۆ نابن و نەرمونیانی تیا ئەنوێنن هیوادارم چکە تیمی کوردستان 24 و دەروون و دیاردا ئەچێتە کون و قوشبنی ئەو شوێنانی کە ئەم جۆرە کەیسانی تیا چکە نزیکی 8,000 کەس بەشدار بووە بۆیە لە کۆتاییە ئەڵێم ئاخر قسەمەوەی تکایە خەڵکەکانتان تکایە ئەو بەڕێزانی کایانوێ بەشداری لەم جۆرە مامەڵە و لەم جۆرە بازارکردنە ئۆنلاینە بکەن و شارانە بیکەن بە منطق بیرکەنەوە کە $1500 بە بزنسمانێک بڵێن بە تیجارێک بڵێن $1500 لە ساڵێکات چەند پیاکات ئەگەر لە ساڵێکا $100 پیاکات بە پێی منطق و بە تۆ ئەڵێن $2000 پیاکات کەواتە ناڕاستی هیوادارم شتێکمان کرد بێکاتیش